با بڕی 93 ملیار و 897 میلیۆن دینار پرۆژەی ئاوی کەرکووک بەشی دوو کارەکانی کۆتایی پێهات و بڕیار وایە لە هەفتەی داهاتووە ئەو پرۆژەیە بخرێتە کار و ڕۆژانە بڕی 24,000 مەتر چوارجار ئاوی خواردنەوە بۆ دانیشتوانی شاری کەرکووک دابین کات. احنا نحضر التشغيل التجريبي لهذا المشروع وهو تشغيل تدقيق المعدات، ونأمل أنه يوم الأحد بإذن الله بعد أن تظهر الفحوصات المختبرية كفاءة الماء الواصل سنبدأ بالضخ إضافة إلى المشروع القديم، وسيكون هناك نقلة نوعية في المياه في كركوك. ئەندازیارێکی سەر بە فەرمانگەی دابەشکردنی ئاوی کەرکووک ڕای دەگەیەنێت کە پرۆژەکە بە ڕێژەی لە 100% تەواو بووە و لە هەفتەی داهاتووشەوە دەخرێتە کار. پێشترش تێست بۆ پرۆژەکە کراوە و بەبێ هیچ کێشە و گرفتێک کاری کردووە. ئینشاڵڵا لە 100% دەکەوێتە کارەوە. ئەم پرۆژەیە بوجەکەی 93 ملیار و 897 میلیۆن دیناری عێراقی بوو. قەبارەکەی 12,000 متر مکعبە لە سەعاتێکە. ئەگەر بێت و سەرچاوە ئاویەکان بتوانن ئاوی خامان بۆ دابین بکەن و لە 100% ئەم پرۆژەیە ئەگەر ئیش بکات ئەوە من دڵنیام کێشەی ئاو کەم ئاوی لە شاری کەرکووکە نامێنێت. بەلای کەمەوە ڕۆژانە 24,000 متر مکعب ئاو ئەتوانین ئێمە هەناردەی شاری کەرکووک بکەین. پرۆژەی ئاوی کەرکووک بەشی دوو لەلایەن کۆمپانیای فاوی ئەندازیاری سەر بە وەزارەتی ئاوەدانکردنەوەی عێراق کارەکانی جێبەجێ کراوە. لە ئێستادا کارەکانی تەواو بۆ بڕیار وایە لە هەفتەی داهاتوودا ڕۆژانە بە بڕی 24,000 متر چوارجار ئاوی خواردنەوە بۆ کەرکووک دابین کات بەوەش کێشەی ئەو گەڕەکانە چارەسەر دەبێت کە ئاوی خواردنەوەیان بە دەگمەن پێ دەگەیشت. ئازادشکوور گەلی کوردستان، کەرکووک.